ببونەی جژنی نەورۆز پیرۆزبایی لە گەلی کورد و هەموو گەلانی جیهان دەکەم کە ئەو ڕۆژە پیرۆز دەکەن. ئەم جەژنە لە دایکی شەهیدان لە هەموو تێکۆشەران و خەباتکاران پیرۆز دەکەم. جژنی ئەم ساڵ ڕاستە لە قۆناغێکی زۆر دڵتەزین دەرباز دەبێ بەهۆی بوومەلەرزەکە لە باکووری کوردستان و ئەو کارە ساتانە کە بەهۆی بوومەلەرزەوە هەم لە باکوور و هەم لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەچێ و لە هەمان کاتدا ئەتوانین بڵێم ئەم جەژنە تایبەتمەندیەکی هەیە کە لە قۆناغێکی بەرخوداندا ئێمە پیرۆز دەکەین. بەرخودان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێشنگایەتی ژن شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە و بەرخۆدانی هەروەها تێکۆشان لە بەرامبەر داگیرکاری لە ئاستێکی هەرە بەرزدایە و بەرخۆدانی باکووری کوردستان لە ڕووی سیاسی و گۆڕنی دیموکراتیە لە چوارچێوەی ئەو هەڵبژارتنە هەیە و لە ڕۆژئاوای کوردستانیش بەرخۆدان لە بەرامبەر هەم داگیرکاری و هەم پاراستنی دەستکەوتەکان هەیە و لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە بەرخۆدانێک بۆ پاراستنی دەستکەوتی گەلی کورد و ئەو ساتوویە کە هەیە ئەوە خۆی لە خۆیدا تایبەتمەندیەکی دەداتە ئەم جەژنە و ئەم ڕۆژە تایبەتە کە ڕۆژی سەر لە نوێ ژیانەوەی گەلی کوردە و هەر ساڵک بەو ڕۆحیەتە ئەم ساڵی ژەمانەوێ بە ڕۆحی یەکێتینەتەوەی ئەم جەژنە پیرۆز بکەین و پیرۆزبایی لە هەموو گەلی کورد پێ دەکەین. ینی کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆ بابەتێکی تایبەت ینی کە ئەم جارە سەردانی شاندیکەنەکە سەردانی باشووری کوردستانی کرد ئەویش جیا لەو کە پێشتریش بە زۆر جار لە ئاستی باڵا کۆنگرەی نەتەوەی کوردستان و لەگەڵ ئەندامانی خۆمان هەر لە باشووری کوردستان وەک شاند سەردانی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان کەسایەتی ناو کۆمەلگا کراوە ئامانجە سەرەکیەکەی یەکڕێزی و یەکخستنی ناوماڵی کووردە. بەڵام ئەم جارە جوداترەکەی ئەوە بوو چونکە ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان لە چوارچێوەی خوێندنەمان بۆ خوێندنەوەمان بۆ ئەو ڕەوشە گشتیە کە لەسەر ئاستی دنیا هەیە و تایبەت لە ناویدا ڕەوشی کورد کە دەبینین شەڕ و ئاڵۆزی ناکۆکی لە سەر ئاستی هەم ناوچەکە و هەم ئاستی دنیا هەیە. ئێمە وەک کورد چۆن پێشوازی لەو گۆڕانکاریە گەورانە بکەین کە لەسەر ئاستی دنیا هەیە تەبیعی بە یەکخستن و ناوماڵی کورد و یەکدەنگی و بە استراتیژیەکی نەتەوەیی ئێمە دەبی پێشوازی لەو گۆڕانکاریانە بکەین. بابەتێکی گرنگ کە لە ڕۆژەوی ئەم سەردانەی ئەم جارە بوو ئەویش ئامادەکاری بۆ کۆنفرانسێکی بەرفراوان لە لۆزانە. هەمومان دەزانین 100 ساڵ لەسەر هاوپەیمانی یان ژی ئیتیفاقیەی لۆزان دەرباز دەبێ. ئێمە وەکو کورد لە ماوەی ئەو 100 ساڵەدا ڕوبەڕووی چی بووینەوە تەبیعی هەرکەس دەزانێ لەناو ئەو 100 ساڵەدا کورد ڕوبەڕووی نەهامەتیەکی زۆر گەورە هێرشی هەمەلایانە بەهۆی ئەو دابشبوونە کە لە چوارچێوەی ئەو ئیتیفاقیە ڕوودا کە کوردستان دابش بوو بەسەر 4 وڵات و ئەو 4 وڵاتە بە زەینیەتێکی دەوڵەت نەتەوە بە زەینیەتێکی فاشیست مامەڵەیان لەگەڵ پرسی کورد کردووە و لە ڕۆژی ئەمڕۆمان ئیدی کاتی ئەوە هاتووە وەڵام بدەینەوە. یعنی بە ماوەی ئەو 100 ساڵەدا کورد بە هیچ کاتێکی لە هیچ قۆناغێکی ئەو ئیتیفاقیە پێ قبول نەبووە. لەبەر هەندێ بینیومان لە ماوەیەکی درێژ بەسەر هەڵدانی جودا بە شۆڕشی جودا کورد ڕوبەڕووی ئەو ناحەقی و ناعەدالەتیە بۆتەوە. بەڵام لە ڕۆژی ئەمڕۆمان قۆناغەکە جوداترە هەم لەسەر ئاستی جیهان هەم لەسەر ئاستی ناوچەکە و تایبەت بۆ کوردان قۆناغێکی جوداترە چونکە کوردی ئەمڕۆمان وەکی کوردی 100 ساڵ بەرێ نییە. هەمومان دەزانین لە هەر چواربەچی کوردستان گۆڕانکاری جەزری هەیە گۆڕانکاری ڕیشەیی هەیە هەم لە ناو سیاسەتدا هەم لە ناو خەباتی و تێکۆشانی لەشکریدا و هەمیش
لەناو تێکۆشان بۆ گۆڕینی ئەو سیستەمانە دیکۆشانی دیموکراتی هەیە. ئێمە ئەگەر بەشەکان بە جیاجیا لە بەرچاو بگرین باکووری کوردستان دەزانین، ینی ئەم لە قۆناغێکی زۆر هەستیاردایە ئامادەکاری بۆ هەڵبژاردن دەکرێت. لێرەدا قۆناغێکی چارەنووسسازە بۆ پرسی کورد لە باکووری کوردستان. ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە ئێمە دەبینین ئەوە 6 مانگی دەرباز کرد، شۆڕشێکی بەرپا بووە لەوێ، سەرهەڵدانێکی زۆر بەرفراوانە، شۆڕشی بە ناسنامەی ژنی ئازاد و کە ژنی کورد پێشنگایەتی بۆ دەکا بە چوارچێوەی پارادیگما یان فەلسفەی ژن ژیان ئازادی، ئەو خۆی لە خۆیدا دەرگا بۆ گۆڕانکاری دیموکراتی لەناو ئەو وڵاتە کە 40 ساڵ زیاترە بە سیستەمێکی جودا هەم لەسەر کۆمەلگا و لەسەر گەلی کورد و لەسەر گەلانی دیکە سیاسەتی خۆی بەڕێوە دەبا. لە ڕۆژ ئاوای کوردستانیش بە هەمان شێوە ئێمە دەبینین لەوێ ستاتوێکی جودا هەیە، لەوێ ڕەوشێکی جودا هەیە. دیسان بە پێشنگایەتی ژن، شۆڕشی ژن لەوێ پێشنگایەتی بۆ گۆڕینی دیموکراتی هەم لەسەر ئاستی سووریا و هەم لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوین دەکا. باشووری کوردستانیش بە هەمان شێوە سەرباری ئەوەی کە ستاتوێکی فەرمی 30 ساڵی دەرباز کردووە، بەڵام دەبینین دیسان گەنگەشە و داخوازی و پرسی دیموکراتی لەوێ ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکا و سەرنجی جیهان بۆ لای خۆی کێشاوە. ئێمەی کورد چۆن پێشوازی لەو گۆڕانکاریە گەورانە بکەین کە لەسەر ئاستی چوار بەشی کوردستان هەیە؟ تەبیعی کۆنگرەی نەتەوەی کوردستان بە پلانێکی بەرفراوان بە ڕەوپیری ئەو 100 ساڵەی لۆزان دەچێ و پێویستیمان بەوەیە ئێمە وەکو کورد بە یەکدەنگی و بە یەک ڕێزی بچین بەو پیری ئەو ڕووداوە گرینگە و ئیدی بۆ هەموو جیهان بڵێن ئێمە کورد قبولمان نەکردووە و ئیدیش قبول ناکەین جارێکی تر سیاسەتی تایبەت لە بەرامبەر گەلەکەمان بەڕێوە ببردرێ و لە چوارچێوەی بەردەوامیدان بەو سیستەمانە بەو زەهنیەتە کە لە وڵاتانە کە کوردستان بەسەری دابش بووە. دیارە ئەو وڵاتانە لە ڕۆژی ئەمڕۆمان ئیدی بوونەتە بەڵا هەم لەسەر گەلانی خودی وڵاتەکەیان و هەم لەسەر جیهان. بەڵام لە بەرامبەردا کیە کە تێکۆشان دەکا، کیە کە بەرپەرچی ئەو سیاسەتانە دەداتەوە لە هەر چوار بەشی کوردستان هەرگەلی کووردە. لەبەر هەندێک ئێمەش وەکو کورد پێویستیمان بەوەیە کە ناوماڵی خۆمان ڕێک بخەینەوە و بە استراتیجیایەکی نەتەوەیی لە چوارچێوەی یەکڕێزی نەتەوەیی ئێمە ببینە وەڵام دەر بۆ ئەو قۆداغە. لەبەر ئەوە ئامانجی سەرەکی سەردانەکەی شاندی کەنەکە بۆ لای هەموو حزب و لایەنە سیاسیەکان بۆ لای کەسایەتیەکان ئەوە بوو کە ئیدی کاتی ئەوە هاتووە ئێمە وەکو کورد بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست و لە چوارچێوەی استراتیجیایەکی نەتەوەیی ببینە وەڵام دەر بۆ ئەو قۆناغە هەستیارەکە هەم لە ئاستی جیهان هەیە و هەم لە ئاستی خودی کوردستان هەیە. بابەتە گرنگەکە ئەوەیە ئێمە لە کاتێکدا کە بانگ دەکەین دەڵێن یەکڕێزی نەتەوەیی لە بینی هەر چوار بەشی کوردستان، بێگومان هەر بەشێکی کوردستانیش تایبەتمەندی خۆی هەیە و تایبەت ئێمە باشووری کوردستان بۆچی ئەو سەردانانەی دووبارە دەبن، ینی ڕاستە ئێمە ئەندامی زۆر بڕێزمان هەیە لەناو خودی هەر بەشێکی کوردستان و تایبەت لە باشووری کوردستان، بەڵام لە ئاستی ژوورەوە ئێمە دەڵێن کە وەکو مرکز لە بروکسلەوە ئەو شان دەدێ لەگەڵ ئەندامانی خۆمان گرنگیەکی تایبەت بۆ باشووری کوردستان هەیە، چونکە ئێمە هەمومان دەزانین لەوێ ستاتوێکی فەرمی هەیە، لەوێ نوێنەرایەتی هەر چوار بەشی کوردستان دەتوانرێ ببینرێ. لە کاتێکدا کە ئێمە سەردانمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆر زەحمەتە و هەموو کەسێک دەزانێ نەتەنیا ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەیی بەڵکو هەموو حتا وڵاتانی جیهان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ناتوانن لە ڕۆژی ئەمڕۆمان بچن سەردانی وڵاتێکی وەکو ئێران بکەن لەگەڵ گەلانی ئەو ناوچە دانوستاندن بکەن یانیش چاوپێکەوتن ئەنجام بدەن. ئێمەش لەو چوارچێوەدا وەکو گەلی کورد زیاتر نوێنەرایەتی هەر چوار بەشی کوردستان هەرسێ بەشەکەی تری کوردستان لە باشووری کوردستان هەیە خۆی لە خۆیدا گرنگیەک دەدا. بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینین ئەو بەشەی کوردستان سەرباری ئەوەی کە هیوایەکە بۆ کوردی هەرسێ بەشەکەی تری کوردستان لەناو خودی خۆیدا لە قەیراندا ژیان دەکا و ئەوەی خۆیش ینی بەڕاستی دەشکێتەوە
لەسەر پرسی کورد بەگشتی لەبەر هەندێ ئێمە وەکو کۆنگرێ نەتەوەی کوردستان گرنگیەکی تایبەتمان بە باشووری کوردستان داوە لەبەر هەندێ بانگەکەمان تەنیات بۆ 4 بەشی کوردستانیە بەڵکو خودی یەک بەشەکەی کوردستانیش کە باشووری کوردستانە ئەمڕۆ لە قۆناغێکی زۆر گرنگدایە کە ڕاستە دەستکەوتێکی زۆر گەورەیە بە ئاسان ئەو دەستکەوتە بەدەست نەهاتووە بەڵام لە هەمان کاتدا ئەو دەستکەوتە کەوتوتە بەر مەترسی و هەڕەشەیەکی زۆر گەورەوە لەلایەکەوە دەوڵەتی تورکیا چاوێ پێبڕیوە و دەبینین هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێ لە هەمان کاتدا ئیرانیش وەک دەرفەتەک بۆ خۆی دەبینی ئەو ناکوکیانە و دیسان ئەویش سنۆر دەبەزێنێ و دەبینین چۆن لە ماوەی ڕابردوودا بە هێرشی جودا لە قۆناغی جودا هێرشی گەلەکەمان دەکات لە باشووری کوردستان و تایبەت نوێنەرایەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەمان کاتدا ئێمە دەبینین ینی پرسی باشووری کوردستان وەکو هەرێمەکی فدرال لەگەڵ مرکز لەگەڵ دەوڵەتی عێراقی مرکزی ئەویش لە خۆیدا بە قۆناغی جودا دەرباز بووە و لە ڕۆژی ئەمڕۆمان قەیرانی زۆر گەورە هەیە تا ئێستا چارەسەر نەبووە و هۆکاری سەرەکی چارەسەر نەکردنی ئەو قەیرانانە یانیش بەرەو پێشبردننی پرسی کورد لەو بەشەی کوردستان ناکوکی ناوخۆیی لە بینی حیزبەکانە لەبەر هەندێ ئەرکێکی ئێمە وەک کۆنگرێ نەتەوەی کوردستان بە ئەرکێکی سەرەکی دەبینین کە ئەو ناکوکیانە بە زووترین کات چارەسەر بکرێ ئیدی بەرژەوەندی نەتەوەی کورد لە پێش بەرژەوەندی حزب دابنرێ بۆ ئەوەی بتوانین هەنگاوەک بەرەو پێشەوە بچین و پرسی کورد بە گشتی بەرەو قۆناغێکی تر دەرباز بکەین چونکە ئەمڕۆ ڕاستە ئێمە دەبینین هێرشی هەمەلایانە هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەتوانین ئێمە وەکو دەرفەتێک ببینین لە ڕۆژی ئەمڕۆمان وڵاتانی داگیرکەری کوردستان هەر 4 وڵات ئێران بگرە حتا تورکیا بگرە لە قەیرانی گەورەدانە چ ناو خودی وڵاتدا و چ لە ئاستی نێودەوڵەتیدا لە هەمان کاتدا سووریایش دەبینین لە چ ڕەوشەکی دایە عێراقیش بە هەمان شێوە لە دوای 2023ەوە تا ئێستا بە چەند قۆناغ دەرباز بووە بەڵام تا ئێستا نەیتوانیوە وەکو وڵاتێکی دیموکراتی مافی هەموو گەلانی ئەو وڵاتە و هەموو پێکهاتەکان بەدیبێن لە چوارچێوەی سیستەمێکی دیموکراتی ئەویش لە قەیرانی گەورەدایە ئەوە خۆی لە خۆیدا ئەتوانین ئێمە وەکو کورد وەکو دەرفەتێک ببینین چونکە لە ڕۆژی ئەمڕۆمان ڕاستیەک هەیە کورد ببووتە فاکتەرێکی چارەسەری بۆ قەیرانەکانی ئەو 4 وڵاتە کورد ئەمڕۆ پێشەنگایەتی خەتی دیموکراتی و بوتە وەڵامێکی بوو داخوازی هەموو گەلانی دیکەش کە لەگەڵمان ژیانەکەن و بە تایبەتی لە ڕۆژی ئەمڕۆمان دەبینین کە ژن پێشەنگایەتی ئەو گۆڕانکاریە دەکا و ئەوە خۆی لە خۆیدا گرنگیەکی زۆر گەورە دەداتە پرسی کورد لە هەر 4 بەشی کوردستان و بە شێوەیەکی تر کە لە ئاستی جیهاندا سیر بکرێ و بە تایبەتی لەناو ئەجندەی جیهاندا ئەمڕۆ جێ خۆی بگرێتەوە ئەوە وا دەکات کە ئەرک و بەرپرسیارەتیەکە زۆرتر دەخاتە سەر سیاسەتی ناوخۆیی هەر بەشێکی کوردستان بەجیا لە سیاسەتی گشتی نەتەوەیی لەبەر هەندێ باشووری کوردستان و سیاسەتی یەکڕێزی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان پرسێکی زۆر گرنگە و کۆنگرێ نەتەوەی کوردستان بە هەستیاریەوە نزیکی ئەو پرسە دەبێ و بە بەردەوامی بانگەوازیمان ئەوەیە و ئەو پرسە بە زووترین کات و بە باشترین شێوە چارەسەر بکرێ و کورد بە یەک دەنگ ڕوبەڕووی ئەو پرسانە ببێتەوە کە چ وەکو قەیران و کریزە لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق چ وەکو لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتیدا ئێمە بە یەک دەنگی و بە یەک ڕێزی بتوانین ئەو قۆناغە بپەڕێنین چونکە دەجارێکی تر ئەمن تەکید لەسەر ئەوە دەکەمەوە قۆناغێکی گرنگە هەستیارە مەترسیدارە بەڵام لە هەمان کاتدا دەرفەت هەیە بۆ گەلەکەمان کە بتوانین ئەم قۆناغە بەسەر کەوتووی دەرباز بکەین دەبینین ینی لەسەر هەر 4 ئاستی هەر 4 بەشی کوردستان شارەتمان پێدا کە گواڕتنی یان گۆڕانکاریەکی گەورە هەیە و لە ڕۆژی ئەمڕۆمان شۆڕشی ژن و بە فەلسفەی ژن ژیان ئازادی دەنگی داتەوە و هیوایەکە بۆ هەموو گەلانی ئازادی خوازی ناوچەکە و تەنانەت بۆ جیهانیش لە ئاستی جیهانیش
دەنگی داوەتەوە ئەوە خۆی لە خۆیدا بەرپرسیارەتیەکی گەورە دەخاتە سەر شانی ژنانی کورد ئێمەش وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان و تایبەت وەکو کۆمیسیۆنی ژنانی کۆنگرەی نەتەوەی کوردستان هەرچەند لە چەند ماوەی ڕابردوودا تا ڕۆژی ئەمڕۆمان بە شێوەیەکی ئەکتیڤ بەشداری کار و خەباتەکان ئیگشتی بووە و تایبەت بۆ پرسی یەکێتی نەتەوەی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە و دەبێ لە ڕۆژی ئەمڕۆماندا بە پلانی جودا ئێمە وەکو کۆمیسیۆنی ژنانی کەنەکە هەم بۆ پرسی ڕۆژهەڵاتی کوردستان چۆنەتی پشتیوانیکردن و پیشگیریکردنی شۆڕشی ژینا ئەمینی شۆڕشی ژن ژیان ئازادی تەبیعی بە پلانی جودا کار و خەبات لەو پێناوە دەکرێت لە هەمان کاتدا لە باکووری کوردستانیش قۆناغەکی زۆر چارەنووسسازە لە ڕۆژی ئەمڕۆمان ئامادەکاری بۆ هەڵبژارتن دەکرێت لە ڕۆژی ئەمڕۆمان ژنی کورد بە چ شێوەیەکی ئەتوانی پیشگیری لەو خەباتە دیموکراتیە کە ژنی کورد لە باکووری کوردستان پێشنگایەتی بۆ دەکە ئەتوانین ئێمە وەکو ژنانی هەر چوار بەشی کوردستان و لە هەندەران چۆن بتوانین ببینە پشتیوان بۆ ئەو ژنانەکە لەو خەبات لەو پێناوە دەکا ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە باشووری کوردستانیش بە هەمان شێوە یعنی پرسێکی ژنی کورد لە هەر بەشێکی کوردستان پرسێکی نەتەوەییە بۆ ئێمە لەبەر هەندێ ئەرک و بەرپرسیارەتی کۆمیسیۆنی ژنانی کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەوەیە ئێمە چۆن بتوانین دەنگی ژنانی کورد یەک بخەین و لەو قۆناغا هەستیارە بە ڕۆڵێکی ئەکتیڤ ئێمە بتوانین پشتیوانی یەکتر بین چونکە دە ڕۆژی ئەمڕۆماندا لەسەر ئاستی جیهاندا ژنی کورد دەنگی داوەتەوە و بەو شعار و بەو فەلسەفە گەورەیە خەڵکی دنیا هەموو تایبەت ژنانی ئازادی خوازی سەرانسەری جیهان لە لاتینی ئەمریکاوە بگرێت تا ژاپۆن تا وڵاتانی ئەفریقیا و ئەوروپا و هەموو دنیا سەرسام بووە بەو تێکۆشانەکە ئەو ئاستە تێکۆشانەکە ژنی کورد پێگەیشتووە ئەوە خۆی لە خۆیدا بەرپرسیارەتیەکی گەورە دەخاتە سەر شانی هەر کەسەک و هەر کەسەکیش تایبەت ژنانی کورد و کۆنگرەی نەتەوەی کوردستان بەهۆی ئەوەیەوە کە نوێنەرایەتی ژنانی کورد هەم هەر چوار بەشی کوردستان و سەرانسەری جیهان دەکە تەنانەت کوردان ژنی کورد لە رووسیا و لە قەبقازیا هەتا وڵاتانی دنیا لە کەنەدا و ئەمریکادا ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان و لەناو کۆمیسیۆنی ژنانی کەنەکە جێ دەگرن ئەوە خۆی لە خۆیدا دەبیتە هێزێک ئەو هێزە ئێمە چۆن بتوانین پشتیوانی لە پرسی نەتەوەی بکەین بە هەموو هێز و توانای خۆمانەوە بە پلانی توکمەوە بێگومان ئێمە لەو قۆناغەدا بەڵێنی خۆمان دووبارە دەکەینەوە کە وەکو ژنانی کورد ببینە وەڵامدەر بۆ ئەو قۆناغە و سەرکەوتن بەدەست بینین و ببینە بەشێکی لەو سەرکەوتنە کە بۆ گەلەکەمان مسۆگەر دەکرێت لەم قۆناغەدا لە چوارچوەی ئەو گۆڕانکاریە کە لە ئاستی جیهان ڕوودەدا کە دابشکردنی هێزە لە ئاسیای ناوڕاستەوە بگرە تا ناوەندی ئەوروپاوە تا ئەفریقیا و تا حتا وڵاتانی ڕۆژئاوایی بە ئەمریکا و ئەمریکای لاتینیشەوە لە هەموو دنیادا ئاڵوگۆڕێکی زۆر گەورە هەیە گۆڕانکاری هەیە هەموو هێزەکانی دنیادا لە دەرفەت دەگەڕێن چۆن بتوانن دیسان بە هەژمونی خۆیانەوە دابشکردنی هێز لەسەر ئەو ناوچانە و گواردنی جوگرافیایە یعنی سەر لە نوێ دیزاینکردنی هەم هێزە و هەم جوگرافیایە ئێمەش کورد بۆ ئێمە زۆر گرنگە چۆن بتوانین پاراستنی دەستکەوتەکانی خۆمان بکەین پاراستنی جوگرافیای خۆمان بکەین و لە هەمان کاتدا لەو ئاڵوگۆڕە گەورەیە جێ خۆمان بکەینەوە ئەوەش تەنیا و تەنیا بە یەکدەنگی و بە یەکڕێزیە یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکانە لە کاتێکدا ئێمە دەبینین کە ممکنە ناکۆکی سیاسی ئیدئۆلۆژی فکری لە بینی حزب و لایەنە سیاسیەکانی چ لە ناو خودی یەک بەش چ لە هەر چوار بەشی کوردستان هەبێ بەڵام لە ڕۆژی ئەمڕۆمان کاتی ئەوەیە کە ئەو ناکۆکی و ئەو نائتفاقیە سیاسیە بدێتە لاوەکە و لە چوارچێوەی بەرژەوەندی نەتەوەیی و لە چوارچێوەی استراتیژیایەکی نەتەوەیی و بە یەک دەنگەوە لە ڕۆژی ئەمڕۆمان بچینە پیری ئەو گۆڕانکاریە گەورانە بۆ ئەوەی کە بتوانین هەم جوگرافیای کوردستان و هەم دەستکەوتەکانمان بپارێزین و ڕێگە لە بەردەم دەستکەوتی گەورەتر بکەینەوە و لە چوارچێوەی ئەو دابشکردنی هێزەدا کورد دیسان جێ خۆی بگرێتەوە و بێماف
نەبێ وەکی 100 ساڵێ بەرێ ئێمە ڕژی ئەمڕۆمان باز دەکەین کە لە چوارچوە ئێتیفاقیەی سایکس بیکۆ لۆزان کورد بێبەش و بێمافکرا ئەمڕۆ دەرفەتمان هەیە هێزی کوردی هەیە لە ئاستی دیبلۆماسیدا ئەمڕۆ کورد کار و خەباتەکەی بەرفراوان لە ئاستی نێودەوڵەتیدا بەڕێوە دەبا و لە هەمان کاتدا ئەمڕۆ کورد بە هێزی عسکەری خۆیەوە هێزێکی زۆر گەورەیە حیسابی بۆ دەکرێ تەنانەت ئەمڕۆ شۆڕشی دیموکراتی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی دنیا و لەسەر ئاستی جیهان بە ناسنامەی ژینی کوردەوە بەستراوە ئەوە خۆی لە خۆیدا وەکو دەرفەت دەرەخسێنێ بۆ ئەوەی کە سیاسەتی کوردی سیاسەتی نەتەوەی کوردی بە سەرکەوتویی لەو قۆناغەدا بتوانێ ماپەکانی کورد بچەسپێنێ و ڕێگا لە بەردەم دەستکەوتی گەورەتر بکاتەوە جارێک تر ئەمن تاکید دەکەمەوە کە تەنیا و تەنیا ڕێگا یەکگرتنە یەکدەنگیە و یەک استراتیژیە نەتەوەییە کە ئێمە بتوانین بەرەو پیری یان نیش مافی کورد بچەسپێنین لەو قۆناغەدا قۆناغەکە ئێمە من خۆم شخصی لەو باوەڕم کا دەبێتە قۆناغی سەرکەوتن بەڵام بە شەرتی ئەوە کە بە یەکدەنگی و بە یەک ڕێزی نەتەوەیی ئێمە بتوانین ڕۆڵەکمان هەبێ لەو قۆناغەدا